پێشەوەی بچمە سەر بابەتەکانی تر بابەتێک هەیە زۆر گرنگە. ئینسانی ئیماندار واجبی چییە لەم دەقەیە بزانێ ئەرکی سەرشانی چییە. هەراوا دانیشێت تا مەهدی دەرەچێت طبعا نەخێر. یەکەمین ئەرک لەسەر ئینسانی ئیماندار بریتە لە فێربوونی تەوحید و سونەت بە جوانی. علمی تەواو هەبێ لەبارەیەوە و عیلمەکەت بگاتە ئەو ڕادەیەی هیچ کەسێک نەتوانێت لاتدا لێی. زۆر کەس هەیە علمی بە تەوحید هەیە بەڵام بە دوو شوبهە لایەبەن لەسەر تەوحید. زۆر کەس هەیە علمی بە سونەت هەیە بەڵام بە دوو گومان لایەبەن لەسەر سونەت، دەیکەنە وەحدەوی کەنە گومڕاو سەر لێشەوە. وەبێ علمێک و زانستێکی تەواو هەبێ بۆ دوانە. ئەمە یەکە. وەبێ هیچ نەبێ هەر مەسئلەیەک لە دینەکەت کە فێریەبی بەڵگەیەکی لەسەر بزانێ. هەر مەسئلەیەک لە دینەکەت فێریەبی بەڵگەیەکی لەسەر بزانێ لە قورئان لە حەدیث. کە بەداخەوە ئەمڕۆ خەڵک زۆربەی مەسائلەکان ئەگەر هەمووشی نەبێ بەبێ بەڵگای زانێ. هەر مەڵا فڵانم بیست وای وت، شێخ فڵان وای وت، فڵانە عالم وای وت. بەڵگەکە کە قورئان و حەدیثە لەبەری نییە. چی لێ بووە بە بەڵگە خۆی؟ قسەی زاناکە و مەلاکە و شێخەکەەوە کەەوە زۆر خەتەرە. بە قسەی شێخێکی تر دەتوانێت لا ببرێ، بە قسەی مەلایەکی تر دەتوانێت لا ببرێ، بەڵام کە تۆ عەقیدە و لەسەر بەڵگەکە بوو قسەی هەموو دنیا و بێنن لاو نابە. وێ بە هیچ نەبێ بەڵگەیەک لە قورئان هەبێ. ئەگەر بەڵگە لە قورئانی سونەت ئەگەر سونەت نییە ئیجماع. بەڵگەیەک هەبێ لەسەر ئەو بابەتانە کە لە تەوحید و سونەتە فێری بوویەوە. کەسانێکی زۆر هەیە بەداخەوە بەتەمایە تەوحید و سونەت لە کورتە وتارەوە فێر بێ، بەتەمایە لە پرسیارەوە فێری بێ. مامۆستا فڵانم دیوە مامۆستایەکی عەقیدە پاکە با بڕۆم 20 پرسیاری لێکەم ئیتر فێری دینەکەم بم. قەت بەوانە فێری دین نابی، قەت بەوانە فێری دین نابی. دین مەسائلەکانی سیلسیلەیەوە بێ دابنیشی هەمووی بخوێنی فێری بێ لەگەڵ کتێبەکان بە دەرس بەردەوام بڕۆی لەگەڵ یا فێری بی. بەتەمابی بە کورتە وتاری فەیسبوک و بەتەمابی بە کورتە پرسیار لەم لاولا بەخوا بەوە فێری نابی. ئەی زەلام هەیە یە بۆ لای ئێمە 15-20 پرسیاری نووسیوە لەسەر پەڕێگەیە بۆ فێری دین بێ. کە پێڵێ ئەم 15 پرسیاری تۆ بۆ نمونە ئەچێتە بابی فقهەوە. من کتێبێکی فقهەم شەرح کردووە جوابی ئەو 15 و جوابی 500 کەشی تایە. بڕۆ کتێبە بخوێنە پێی ناخۆشە، حەز ناکا بیخوێنێ. تۆ بەتەمایەوە دین فێر بێ. باش ئەو 15 فێر بی خۆ 500 لە کیس چوو وایە یا 5 پرسیاری نووسیوە لەبارەی عەقیدەوە یە لە تۆیەکات دەی نووسیوە یە لە تۆیەکات پێڵی کاکی من ئەم بابەتەم شەرح کردووە کتێبێک پێوترە کتاب التەوحید هەموو ئەبوابەکانی تەوحید و شیرکیە ناوە بە جوانی فێریە کە هەفتا ئەوەندە بە باڵێ نا من پێیسم بۆ نییە پێی ناخۆشە ئەو چەند پرسیاری خۆیوێت تۆ لە یا فەوری جوای بیتەوە تاڵ تۆ باشەوە من جوابی شمای تۆ دە مەسەلەیە فێر بووی ئەو دە بابە فێر بووی تۆ هەفتای کەو لە کیس چوو ئێ بۆ ناڕۆی گوێ لەو کتێبە بگری. یانی زۆر سەیرە خەڵک ئاوا فێری دین نابێ براکەم دابنیشی بە دیار کتابێکەوە کە شەرح کراوە بە جوانی حەقی خۆی پێدراوە مامۆسایەک شەرحی کردووە حەقی خۆی پێدا و توانایی هەیە و متەمەکینە و دەرکەوتووە ئەبۆ شێوە بێلایەن لایەنێ بێ مشکلێ بێلایەن چونکە هەنێک کەسێ ئێستا هەموو لایەنەکانە ئەڵە بێلایەنەوە درۆگە وەحدەوی بێلایەن نییە هەموویەتی گومڕایی هەمووی قبول کردووە ئەنجا قبولیان کردووانیش بێلایەنەوەیە کەسیان قبولی ناکەن وایش کەسیانی قبول نییە لەسەر ئەوەیە کە ئەو سێجیرە لەسەری بوون کە باسمان کرد. بڕۆ کتابێکێکی لەوانە شەرحی کردووە جوان گوێ لێ بگرە و بابەتەکانی فێر بە یا مەسائیلی سونەت یە پرسیاری لێکە بە دوو پرسیارەیە فێری بێشتی وان نییە عولەمام کتێبانیان بۆ نووسیوە ها نیان نتوانی یەکی جوابی 4-5 پرسیار بنووسن تەواو بۆ هەیان بۆ دانیشتووە 20 ساڵ کتێبێکی نووسیوە 20 دانە ساڵی پێش بۆ دانیشتێتی ئەو کتێبە یعنی تۆ تەوێ بە 5 دقە دینەکە فێر بیتەوە 20 ساڵ کتێبەکەی نووسیوە یعنی کتێبێ من خۆم 10 ساڵ دانیشتوم شەرحەکەی نووسیوەتەوە بە 3 ساڵی شەرحم کردووە 13 ساڵ نەواقیضی ئیسلام 10 خاڵە 193 دەرس تا شەرحم کردووە کاکمێ سەبێ من دانیشتوەچی نەواقیضی ئیسلام بە 1 دقە بیکەم بە قوڕێکە هەبێشتیوە یا بە دوو پرسیار و بە 4 کورتەوتار فێری هەمووی بەبێشتی وانە برامە سیلسیلەیە ئەبێ دانیشی بە دیاریەوە دیراسە بکەی بە وردی فێری بی بۆیە خاڵی یەکەم وەکو ئەرک لەسەر شانی تۆ بۆچی بۆ هاتنی مەهدی ئامادە بیبریتە لەوەی کە خۆ فێری تەوحید و سونەت بکەی بە عیلم. خاڵی دووەم کاری پێ بکەی کار بکەی بەم تەوحید و سونەت لەسەری بڕۆی نەک فێری بی بۆ دەمەدەمێ بۆ چەلاحانێ بۆ کۆمێنت نووسین بۆ مناقەشەکردن بۆ لایڤی تیکتۆک
يعني خلق هي باني بياني اعلان لايف تيك توك على شيء دعوه شكا تو خو دعوته ابي دعوه كريبونيوش بلا يبرو هسه جو شكوك راسي يعني تو تشلحاني خليكي دي تو خو ولا تيك توك او لو لايف او لو ينام حرامه اما حرامه كاك حسني بصري اي فرموشي اي فرمو السني يقول بالسنه ان قبل منه حمد الله وان ردت حمد الله الانسان السني او السنتي فيري بلا لي ورقي سباسي الله لي ورنقيرا هر سباسي الله لا يداري ولا يماري مناقشه ومجادله وش تعال ناكا لقى الخلق يتو مناقشه ومجادله كاكيد دعوه شي بوناكي يو عكسي او يك ابي السليبي امام مالك جوا فرموا اهل السنه لا يدار ولا يمار فرموا اهل السنه اهل مناقشه ومجادله يقولون بحكمه الله اويك الله فيري كدون الذين يلين ان قبل منهم حمد الله وان رد حمد الله لان ورقي الاصواسي الله كان ليش ورقي الاصواسي الله كان طاقه من اهلي وني مناقشه ومجادله كاكا تو بدور كيدولا انا سلام عليكم لا نبتغي الجاهلين ولا قالوا يعني نصوصي زور هات ولا قران وسنه حتى كتابه كان سلفي صالحي ياما هل كتابي كان كيتو يعني بابي كتاب بابي مجادله وممارات تو نابي بك مناقشه ومجادله لقى الخلق تو ابي جاري خمي خو بعقيده كتفير بيو دعوي بوكي وهم جاري يكلا اصلا كان ياما اكو امام احمد واسحاق الكريبه يوم امام قوله كان من تقليد عن كل اكو امام الشافعي تقليد كذا فرمتي افرمت تو لسرته عقيدەکەت فێر بی دوای بانگەوازی بۆ بکەی نەک عقیدەکەت فێر بی دوای مناقەشەی تیاکە ئەو لەسەر نییە خەڵک ئەمڕۆ وازانێ ئەبێ بڕوا 4 کەلیمە فێر بی و مناقەشەی پێ بکە بۆیە بەڕاستی بڕۆ عەمەلی پێ بکە ئەنجا دواتریش دوایەوەی عەمەلی پێکرد چی بکە داوا بکە بۆی خاڵی سێمە بە خەڵک بانکی بۆ لای کامەیتر سەرخستنی دینە کەم جار لە خۆتا دین سەرخە دوای بڕۆ لە غەیری خۆتا سەریخ ئەمە سەرخستنی دینە انجا لم دعويشها كايكي بوي ناراحتك كري بزار كري عزيت ادري سوبيا وترسكاتي بيو تحمل كي اجا تحمل ناكي صبر ناقري باشك شكي نيكي اذا توش بوچوارشتا نبي لم دنيا رزقار نابي والعصر ان الانسان لفي خسر الا الذين امنوا وفي ربوني توحيد السنه وتطبيق وعملوا الصالحات كاري بيك نجم مناقشه ومجادله وتواصوا بالحق او حقي خوي فيري بو لاخويا تطبيقي كردو بخلقي بقيني ولا يش تطبيقي لبناوي مشى عزيت دينا راح تكريد جات يكري وتواصوا بالصبر بدات تقولي بالصبر كواتشي لا خسران رزقاريكا نال في خسر بي او شوارا يكي كان نبيت ولا دورا كان بي الله جل جلاله سيند اخوا به مسرد مكان كهم انسان كان لدورانان او نبي ام شوار خالتي او شوار خالتي يعني لدوران ويقتا سنوزاني وجو بينا واهلي ام شوار خالني لخدا بينا لو ولا دورا كان نبي ام شوار خاله اركي هم مسلمانه كلا هم سردمك وبتايبد لم سردمك نزيق بينه تولد درچوني مهدي وزور قرنقه انسان بردوام بو چوارشته بجي انسان علم كفيره به ناتواني عملي فيك يجي نبريو رجي خواتي هي تواني عملي فيك بلام دعوي بوناك على دسقرم بكلاي خوم باباني الطوبه غرباء كان يصلحون إذا فسد الناس خلقي باشا كان لك هذا خلق فاسد هو نال صالحون خوان باشن نال خوان باشن وخلقيش باشا كان أو بدا زيناني ومرتبه وبدا زيناني بهشته أنجا دواو دعوي بوب كان دواو صبري لسر أجر صبري لسر نقري وازا دعوة كان وازا عملك جيني دعاء علمك شي لكيسة شي لبيدي شيتو كعلماء فرمون زكاة العلم العمل به والدعوة إليه اگر ته علم زياكا كاري بيبكا ودعوي بوبكو خلقي بوبانك ام شوار خاله واجب لسر هم مسلمانه لخويا بينه تبون واجر ايوه بشك بلا بنيادنا نوي اسلام وسرخصني اسلام هاتني مهدي ان شاء الله لما زياتر نارهم ليريا واستموا الحمد لله.